من لە خەیاڵی ئەوام کە چی بکەین بەردەوام دەستمان لەم پرۆژەیە بێ و باشتر و باشتری بکەین. سوپاس بۆخوا ئێستاکە ئەتوانین بڵێین لە نەک تەنها کوردستان لە هەموو ناوچەکەشا بە ئاعترافی و بەڕێزانی کە ئاگاداری کۆرسەکانی دەرەوەن، ئەم پرۆژەی ئێمە سوپاس بۆخوا باشترینە و ئەنجامی زۆر باشی هەبوو لە گروپی 1 و 2. ئەزانم ئێمە چاوەڕێی ئەنجامی زۆر گەورە ئەکەین و ئینشاءالله بە چاوی خۆشمان ئەیبینین. جا کەسانێک ئەگەنە مستەوایە کە سبەی خەڵک سەری سۆڕ بمێنێ. قسەکەم لەسەرەوەیە هەوڵ بە ئەو کەسە تۆ بیت، هەوڵ بە ئەو کەسە تۆ بیت. جیمران یەکێک لەو قسانەی کە کاریگەرە و زۆر جار لە خەیاڵمان ئەڵێ لە هەر شوێنێ بووی هەوڵ بە تۆ باشترینەکە بە. واتە ئەڵێ گەر مۆزەفی لە دایرەیەکە تۆ باشترین مۆزەف بە، ئەکتەری لەناو فیلمەکە تۆ باشترین ئەکتەر بە، خوێندکاری لە پۆلێکە تۆ باشترینیان بە، مامۆستای لە مەکتەبێک تۆ باشترین بە. ئەگەر وا بکەین، ئەگەر بەم فەلسەفەیە ئیشکەین، ئەو کەسەی کە عەقڵی بە شتەکە ئەشکێ ئەچێتە پێشەوە. ئەمە زۆر مهمە، چونکە ئەکرێت تۆ لە جێوێکاوی خەڵکانێکی زۆر ئەسڵەن هەر بیر لەو مۆزوع نەکەنەوە. بۆ نمونە تۆ کەسێکی خوێندنی تەواو کردووە تەقدیمیەکەی لە مەکتەبێکی نمونەیە بی بە مامۆستا، ئیتر تۆ لەویا هەدەفەکەت هاتووەتە دی کە مەعاشێکی هەیە و مامۆسای تو لە مەکتەبێکی بەناوبانگ ومانە. بەڵام ئەوە زۆر گرنگە کە تۆ باشترینەکە بیت.